إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون. يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. صدق الله العظيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا ووفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. اللهم وفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. اللهم وفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. اللهم اجعلهم علماء مخلصين لك الدين. اللهم اجعلهم من أوليائك الصالحين وأوليائك المقربين وأحبابك الأبرار لديك يا رب العالمين. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أخوة بخير بن خوشوستاني رسول الله صلوات ربي وتسليماته عليه. لا القي دومي ديداري فقيهان دا اما نوي باسي بابتك زوزر گرنگ بكي اويش بابتي وشسازية بابتي الزمانة زماني فقيه يما اگر بيل لنعمتي قسا كردنو الزمان بكين طواو نابي او پسپۆران ئەتوانن دەیەها بەرگ لەسەر نیعمەتی قسەکردن بنووسن. ئاخر یانی چی؟ من دەم ئەجوڵێنمەوە وشەیەتە دەرەوە. یانی چی؟ ئەو وشانە ئەچێتە مێشکی یەک بە یەکی ئێوە. یانی چی لە من تێگەن؟ ئەمانە پرسیاری زۆر گەورەن. یانی چی کە قسە ئەکەم
دەنگێتە دەرەوە. یانی چی؟ ئەو دەنگە وشەیە، وشەکان لە پی دروست بوون، وشەکان ڕستە دروستەکەن. ئەو شانە بە کوردین لی حاڵیە بن. یانی چی؟ بۆ پرۆفیسۆرێکی یابانی ئەگەر بێتە ئێرە لە من ناگا، کەچی مناڵێک لە منەگا، لەبەرەوەی وشەیەک بەکارێنم لای مێشکی ئەو ئاشنایە. نامانەوێ باسی معجزەی زمان و قسەکردن بکەم. بەڵام خۆشەویستان، ئەزانن لە قورئانی پیرۆزدا فەرمان بە وشە، فەرمان بە قسەکردن، قل، قولا، قولوا، قلنا، قولی، ئەمانە بەس فەرمان بە قسەکردن 352 جار لە قورئانی پیرۆزە هاتوون. ئەمە جگە سەدەها جاری دیکە قالە، قالت، قالا، قالتا، يقولون، تقولون، جگە ئەمانە سەدەها جاری دیکەش ئەم شانە بەکارهاتوون. بەڵام بەس تەنها فەرمان بە قسەکردن 352 جار فەرمان کراوە بێ قسە بکەی. ئەسڵ وایە بێدەنگ نەبی، ئەوێ قسە بکەی. بەڵام نازدارە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. لأن يكم جار چیە؟ قسەکردنە. اینجا ئەو ليسكت ڕیوایەکی دیکە ئەبێ قسە بکەی، بەڵام ئەبێ قسەی چاک بکەی. بە زانایەکیان وت تەنها وشەیەکە بیڵێ و ئازادە بی، بیڵێ و ڕزگارە بی. ئەویش فەرمووی ئێوە وشە بچێ زیادن، وشە بە چیە زانن؟ موسڵمان بوون بە وشەیەکە، کافر بوون بە وشەیەکە، نیفاق وشەیەکە، بە وشەیەک ئەچیتە دۆزەخەوە. وشەیەک ئەبێتە هۆکاری ڕزگاربوونە لە دۆزەخ. وشە شەرەفی مرۆڤە، لە دەستیدا بێشەرەفە بێ. وشە شکۆی مرۆڤە، وشە کەرامەتی مرۆڤە. دەستپێکی گەردوون بە وشە بوو. مەسیح عەلەیهی الصەلاة وەسەلام بە وشەیەکی خوا دروست بوو. قال له كن فيكون. قەزای خودای گەورە بە وشەی کون فەیەکونە. وشە ئەبێتە هۆکاری جەنگێک بەرپا بێ. وشەیە ئەبێتە هۆکاری ئاشتەوایی. وشەیە وشە مەدحی کەسێکی پێەکەی، وشەیە زەمی کەسێکی پێەکەی، وشەیە معنەویات و ورەی کەسێک بەرزەکەیتەوە، وشەیەکە معنەویات و ورەی کەسێک ئەڕخێنی نزمیەکەیتەوە. وشەیە وشە. تەسەورەکەن صحیح بوخاری ئەو کتێبە پیرۆزە بە وشەیە دروست بوو. سبحان الله. وشەیەک بۆ هۆکاری ئەوەی کە ئیمامی بوخاری خۆی مانووکە صحیح بوخاری تەلیف بکە. ئەویش ئیسحاقی کوڕی ڕاهەوەیهی زانایەکی علمی حەدیثی گەورەیە لە کۆڕ و مەجلیسی زانایان نابوو. فەرمووی من ينشط منكم لجمع الصحيح. ئەوە کێ چست و چالاکە هەڵەسێ دەم کارە پیرۆزە بکە صحیحی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کۆ بکاتەوە. ئەم وشە یای لە ناخ و دڵ و جان ئیمامی بوخاری هەستا صحیح بوخاری تەلیف کرد. ئیمامی شافعی حەقی بەسەر فیقهەوە نەبوو، شاعیرێکی بلێمەت بوو. لای یەکێک لە زانەکان شعری خوێندەوە. فەرمووی ئەو زانە لقد أوتيت حظا عظيما من الشعر. تۆ بەڕاستی پشتێکی گەورەت بەرکردووە لە شیعرە. شیعرەکان زۆر بەهێزن، ولكن أين أنت من الفقه؟ ئەی چێ زانی لە فقه؟ ئەو قسە وای کرد لە ئیمامی شافعی ببێتە یەکێک لە هەرە بلیمەتەکانی جیهان کە ئێسش هەموو عالەمی ئیسلامی قەرزارێتی. بەڵام لە چیە؟ بە تایبەت لە فقه. لە فقه بزانە وشە چەند کاریگەری هەیە. محەممەد ئیقبال شاعر و ئەدیب و فەیلسوفی گەورەی ئیسلام لە پاکستان ئەڵێ جاریچان قورئان بەخوێندەوە بە خێراییە بخوێندەوە. ئەڵێ باوکم فەرمووی ڕۆڵە
اقرأ القرآن كأنما أنزل عليك أنت رولي جان واب خيري قرآن مخن روا واب قرآن بخن روا كأنما قرآن بوسرتو دابزيوا يتر فغيرت هذه الكلمة حياتي بوبو بليمة قورا بوبو بليمة قورا إمامي برزالي زانايكي قورا أفرمي إمامي ذهبي جرتوا إمامي ذهبي أفرمي جاري كان لا إمامي برزالي بو داوای شتێکی لێکردن بینوسمەوە کە نووسیمەوە سەیری نووسینەکەی منی کرد فەرمووی ذهبي خطك يشبه خط المحدثين سبحان الله فەرمێ ئەو خەتە لە خەتی کێیە خەتی محەدیثەکانە بێ ئەفەرمێ ئەو قسە پاڵی پێوە نامئیتر ڕوو بکەمە حەدیث کە ڕووی کردە حەدیث بوو بەچی پلەی الحافظی وەرگرت زانان بلايني كما والنتي بكيوت للحافظ بلايني كما فرمي أنا أبي 100,000 فرمودي لبربي بسنديو ببياوة كانوا بمتنكيو بالرواية كانوا بطرق كانوا 100,000 حديث إن جاء بيوت الحافظ بوب إمام ذهبي أو إمام ذهبي كتبي تاريخ الإسلام نسي 53 برك كتبي السير الأعلام نوسي بسوسي هني طبعا بسوبينج برك جيك كتابة كان ديكا تذكرة الحفاظ وميزان الاعتدال كتابة كان ديكي كومالا كتابي كي زوري ديكي وشيت وشا بزانا چند قوري بزانا وشا چند قوري بوي بيغمر فرمي عليه الصلاة والسلام أفرمي إن الرجل لا يتكلم بالكلمة من رضوان الله لا يلقي لها بالا يرفع الله بها درجات أفرم جاري رواية مروف قسيك كا رزامندي خوايتي قسيك يكش وشيك علي جوي ناديتي نازاني پروردگار لبر أوشا چند بلو باي برس كردي توا وإن الرجل لا يتكلم بالكلمة من سخط الله لا يلقي لها بالا يهوي بها في نار جهنم في رواية 70 خريفا أفرميتي أفرم جاري رواية مروفك يك وشي تزرو لدميا وشيك وشا جوي ناداتي باشا أوشا رزامندي خوايتيانية خواتو الرابي بوشا بخوي نازاني داماوا خواي قورا ايچقين بدو زخا ايچقين بدو زخا يك وشي بويا كم ترلو شي كيش پیغمبر افرمي عليه الصلاة والسلام افرمي چي افرمي من أعان على قتل امرئ مسلم هر کسی یارمەتی ظالمێک گبا بۆ ئەوەی کەسێکی بڕوادار مسلمان بکوژێ بە ناحەق بشەطری کەلیمە بەلەتە وشەیەک لە جاتی بڵێ بیکوژە بڵێ چی بک هەرەوەنە ئوق ناڵێ ئوقتن بە ئاماژەیەک ئەفەرمێ چی پێغەمبەری نازار ئەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام ڕۆژی قیامەت زینووە کرێتەوە لە ناوچاوی نووسراوە ئایسمی ڕەحمەتی الله بأميت للرحمة خوا وشيك كشنية كرتا وشيك لتا وشيك بوي أمويت أنا مش قاريكي خوم يكم جار إنجا أيوة برسكم سبارد بوشا يا الله أقاتن ليبي خالية كمية أمش قارية كمية احفظ لسانك زمان بپارێزە وحسنه جوانی تصورەکەن ئەو ئاەتەی کە پەروەردگارە فەرمێکی وقولوا للناس تەوای فقيان حسنا بارك الله فيكم کاتێ قسە ئەکەن لەگەڵ خەڵکا باز زمانتان شیرین بێ قسەی جوان بکەن تصورەکەی ئەو ئاەتە بۆ ئێوە نییە ئەو ئاەتە بۆ ئێوە نییە ئەبێ ئێوە چاوتان لەو ئاەتە نەبێ چاوتان باڵاتر بڕوانێ بەرزتر بڕوانێ چونکە فەقێ ئەبێ لە خەڵکی دیکە نزیکتر بێتەوە لە خوا ببێتە بەندەی تایبەتی خوا ئەگەر بوویتە بەندەی تایبەتی خوا سەیری حوسن ناکەی سەیری ئەحسەنەکەی وقل لعبادي يقول التي هي چی ئەحسن الله چەند گەورەیە ئەمایەتە ئاەتەکەی دیکەش وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا
وإذا خاطبهم الجاهل قالوا سلاما. سبحان الله. جاهلش قسەیەکی لەگەڵاکە احتیمالە جنێویشی بادێ قسەی پێ بڵێ لەوە زیاتر ناڵێ ئەڵێ ئاشتی دلێوێ ئەمە بەندە تایبەتەکانن ئەمە وەقول للناس حسنا نییە ئەوانن کە نزیکن لە خۆیەوە پەروەردگار نزیکن لە پەروەردگارەوە عەزە وەجەل بۆیە فەقێ ئەبێ چاوی لەم ئاەتانە بێ دائیمەن چاوی لە چی بێ لە ئەحسەن بێ. اینجا دووەم خاڵی دووەمیان نەکەی زمانە فێری جنێو بکەی زمانە زبر بێ فێری جنێوی بکەی. تەسەورەکەی جنێو بە کافریش مەدە جنێو بە مشریکیش مەدە جنێو بە شەیتانیش مەدە جنێو بە کەس مەدە بە گیاندار مەدە بگیان مەدە. ئەمە لەکوێتە ناوە لە قورئان و لە فەرموودەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. پەروەردگارە فەرمێکی ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. جنێو بەو کەسانە مەدەن عیبادەت بۆ غەیری خواکەن ئەوانیش ئیتر جنێو بە پەروەردگار و خوای تۆ بدەن جنێو بە ئەڵڵا بدەن. ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. اینجا وەرە پێغەمبەرە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام لا تسبن أحدا جنێو بە کەس مەدە ئەفەرمی لا تسبوا أصحابي جنێو بە هاوڵەکانی من مەدەن لەبەر چی فلو أنفق أحدكم مثل أحد ذهبا ما بلغ مد أحدهم ولا نصيفه. ئەفەرمێ ئەگەر یەکێک لە ئێوە بە ئەندازەی کێوی ئوحد زێڕی هەبێ بیکا بەخێر ناگاتە مدێکی خێری سەحابەکانی من عەلەیهی السەڵات وەسەلام. باشە جگاوە نیوەی ئەو مدەش ئەوەندە پاداشان زۆرە. ئەفەرمێ لا تسبوا الأموات هەنێک کەس هاتن جنێویان بە مردووە کافرەکانەدا مردووە مشریکەکانەدا. عەکرمە سەحابی پێغەمبەرە بەڵام باوکی ئەبوو جەهل مناڵەکانی ئەبوو لەهەب کاتێ پەروەردگار هەڕەشە لە ئەبوو لەهەب ئەکا لە خێزانی ئەبوو لەهەبەکە ڕۆڵەکانی موسڵمان بوون یەکێکیان نەبێ بە کوڕ و کچەوە هەموویان موسڵمان بوون ڕۆڵەی ئەبوو جەهل هەمووی موسڵمان بوون. باشە جنێیانەدا بە ئەبوو جەهل عەکرمە بتەونەتەوە باوکێتی دڵی بری نارە بێ. پێغەمبەرە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام لا تسبوا الأموات فتؤذوا الأحياء جنێو بە مردوو مەدەن دڵی زیندوی پێڕەنجێنن. لا تسبوا الأموات فإنهم أفضوا إلى ما قدموا جنێو بە مردوو مەدەن چونکە ئەوان لەگەڵ کردەوەی خۆیان ڕۆشتن بۆ لای پەروەردگار دادگاییانەکە. ئەفەرمێ لا تسبي الحمى ئەکێ لە خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام تای گرتبوو قسەی کرد فەرمووی جنێو بە تا مەدە فإنها تذهب الخطايا أو تذهب خطايا بني آدم. ئەفەرمێ گوناهەکانی بنی ئادەم هەڵەوەرێنە ئەی بە باشە تاش بۆتە خێر. لا تسبوا الديك فإنه يوقظ للصلاة ئەفەرمێ جنێو بە کەڵەشێر مەدە لەبەر چی لەبەر ئاگات ئێنێتەوە ئاگادار دەکاتەوە باگات هێنێتەوە بۆ نوێژ. ئەفەرمێ چی لا تسبوا الدهر فإن الدهر هو الله بمجازي. ئەفەرمێ جنێو بە زەمانە مەدەن خدا زەمانەیە یعنی خوا زەمانەی دروست کردووە زەمانە خدایە خوا دروستی کردووە واضحە. ئەفەرمێ چی دوایەوە لا تسبوا الشيطان ئەفەرمێ جنێو بە شەیتانیش مەدەن وتعوذوا بالله من شره بەڵام پەروەردگارە پەنامان بەی لە شەڕی شەیتان. اینجا لا تسبوا الريح فإنها من روح الله تأتي بالرحمة والغضب ولكن سلوا الله من خيرها وتعوذوا بالله من شرها. جنێو بە با مەدەن وەلانی خواوەیەت باشە ڕەحمەتێنێ تووڕەیشێنێ بڵێن خوایە داوا لێکن ئەو خێر و ڕەحمەتی کە بای هێنە بەشێک ئێمەی تیابێ پەنامان بێ لەو شەڕەشکەی هێنە لەگەڵ خۆیان. باشە لەبەر چی زمانە فێری جنێو مەکە لەبەر چی یەکەم خاڵ جنێو چەکی لاوازانە پێغەمبەری نازداریشمان عەلەیهی السەڵات وەسەلام نایوێ موسڵمان لاواز بێ
کەسێک بەیەکێ بوێرە جنێوی ناداتە یەک زلا لێ بنا گوێ و مافی خۆی دەسێنێ ئێمە نەمانێ واش بێ بەڵام کاتێ زوڵمێک لێکرێ بڕۆ بەرگری لە خۆ بکە بەڵام جنێودان چەکی لاوازە توش نابێ لاواز بی دوو جنێودان نەزەرەر لە بەرامبەرەدا نەسوود بە خۆتەکەێنێ تا ئێوارە جنێو بە دوژمنەکەوە زەرەر دەکا نەخێر سوود بە خۆتەگەێنی نەخێر درهەمێک دینارێ لە گیرفانە زیادە بێ تا ئێوارە جنێو بە دەوڵەمەند بەی نەخێر مافی خۆتە سێنی نەخێر سێ خۆت مانوەکەی جنێودان مرۆڤ مانوەکە ناخی مانوەکە ئەعسابی مانوەکە کاتێ جنێوەدا ئینسان گیانی مانووە بێ دوای ئەوە ئەم زمانەت مەشغوڵەکەی بەغەیری زیکری خواوە لە جیاتی ئەوە ئەعوذ بالله بکە لە جیاتی ئەوە سبحان الله بکە لە جیاتی ئەوە لا إله إلا الله بکە ئەستەغفر الله بکە با زمانە هەمیشە فێریشتی جوان بێ بۆیە خۆشەویستان ئەمە ئامۆژگاریەکە زانایان فەرموویانە القەلەم ئەحەد اللسانەین ئەفەرمێ قەڵەم یەکێکە لە دوو زمانەکە یەکەم زمان ئامەیە و پارچە گۆشتەیە دووەم زمان چییە؟ قەڵەمەکەتە قەڵەم نەکەی قەڵەمیشە بەکاربێنی بۆ شتێک جنێوی تێدا بێ تەسەورەکەن ئەو پەیجانە لە سۆشیال میدیا بێ باوەڕێک سوکایەتێکەکە تۆ ئەڕۆی جنێوێ دەیتێ ئەو زۆری پێخۆشە تەسەورەکەی جنێوەکەی تۆ سوود بەوەگەێنێ ڕێکلامێکی بەلاشە بۆ ئەو تا شت بنووسی ئەو جنێوەکەی ئەو سوکایەتەکەی ئەو ئیهانەکەی ئەو گاڵتەکردنەکەی ئەو ڕەخنەکەی ئەو زیاتر بڵاو بێتەوە فرامۆشیکە ئەگەر توانی لای خۆت بە زانستی وەڵامی بەرەوە ناتوانی جنێو مەدە اینجا دوایەوە بەداخەوەڵێن کۆمەڵە گەنجێک کاتێ بەرگری لە دینەکەن ئەڕۆن جنێو بە خێزانی ناموسڵمانەکانەدەن کە سوکایەتی بەدیەکەن جنێو بە باوکادەن جارێەوە باوکی مسلمانە دایکی مسلمانە مسلمانیش نەبێت تاوانی نەکردووە بۆ جنێوە دێ ئاگار لێ خاڵێکی دیکەش خاڵی سێمیان السؤال مفتاح والعلم خزينة مقفلة يعني چی؟ علم خەزانەیەکە داخراوە بەچی ئەکەیتەوە؟ بە پرسیار ئەبێ پرسیار تەلێبە و فەقیتە مەڵ پرسیار ناکە فەقی زیرەک پرسیارەکە مامۆسای زیرەکیش ئەو قوتابی و فەقی خۆشەوەیە کە پرسیارەکە کەواتە بێ پرسیار بکەی فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون پرسیارکردن زۆر گرنگە بەڵام ئاگار لێبێ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەیەکێ لە قوتابیەکانی بەناوی ئیبن الکەوا ئەفەرمێ چی؟ کاتی ئەو پرسیارێکی لێکە پرسیارەکە مانای نییە ئەفەرمێ چی؟ سل متفقها لا تسل متعنتا ئەفەرمێ کاتێ پرسیارەکەی بۆ ئەو پرسیارکە کە فێری زانیاریەکەی نەک تەکەلوفەکەی نەک بتەوێ عەرزی عەزەڵاتی خۆ بکەی نەک بتەوێ فێری زانستێ بێ کە علم لا ينفع وجهل لا يضر کەسێک هاتە لای ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی یا ئیمام ئەگەر من خۆم ڕوود کردەوە و چوومە ناو ڕووبارێک لە ناو ڕووبارەکە چۆن خۆم بشۆم ڕوو بکەمە قیبلە یان ڕوو بکەمە کوێ فەرمووی وا باشە ڕوو بکەیتە جلوبەرگەکانە لەبەرەوە نەدزدرێ کەسێک هاتە لای یەکێ لە زاناکانی دیکە وابزانم ئیمامی شەعبیە بەڵێ ئیمامی شەعبی زۆر سوعبەتچی بوو فەرمووی ئەی ئیمام ڕیشم چۆن بشۆم کاتێ دەستێژەگرم چۆن مەسحی بکەم یان بیشۆم فەرمووی کاتێ مەسحیەکەی بە پەنجەکانە پەنجە بکە بە ناو ڕیشتا فەرمووی ئاخر ئەترسم هەر تەڕ نەبێ و دیدە شەو کاتێ خەوتی بیخەرە ناو ئاو با بخوسێ تا بەیانی جوان تەڕ بێ هەزحە ئەم پرسیارانە چییە؟ ئەم پرسیارانە
چییە؟ بۆیە لە بابەتی علم لا ينفع وجهل لا يضر پرسیارەکە پرسیاریان کرد لە ئیمامی ئەعمەش وتیان ئەی ئیمام ئەرە ژنەکەی ئیبلیس ناوی چی بوو؟ فەرمووی ذاکە عرس لەم ئەشهەدو ئەوە شایە بوو بەخوا من لەوێ ئامادە نەبوو تۆ بزانی ئیبلیس ژنەکەی ناوی چییە؟ ناوی چییە یان بیزانی یان نازانی ژنی هەبێ یان نەبێ بە تۆ چی؟ ئەمە چ پرسیارێکە بۆیە بەداخەوە هەندێک کتێبیش ئەم بابەتانە زۆر بڕژانوە مێشکی گەنج و فەقی مسلمانیان مانوو کردووە کاتێ باسی عەساکەی موسا پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسەلام باس لە عەساکەکە ئایا چ دارێکە؟ دار گوێزە باشە یان داری درەختێکی دیکەیە درێژەکەی چەند بوو ئەستورەکەی چەند بوو شێوازی چۆن بوو وەقالت نەملەتون ئەو نەملەیە ناوی چی بوو چ هۆزێ بوو ئایا کێشەی دەرونی هەبوو یاخوو کێشەی یانی نەخۆشیێکی هەبوو چاوی هەردووکی ئەبینی چاوی هەبوو نەبوو ئەم بابەتانە ئەم بزانی نەزانی بۆ تۆ چی؟ بۆ تۆ چی؟ علم لا ينفع وجهل لا يضر تصورك خۆشەویستمان عەلەیهی الصەڵات دەسەڵاتێکی لەسەر بەر اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يكيق لنزاو بارانوكاني أمامه أي فرموا اللهم إني أعوذ بك من علم لا ينفع من علم لا ينفع باش جاركم آمشگاری کی دیتە ئەمژگارە حەزەکەم ئەی فەقیان خۆشەویستەکان دەستان یەک بە یەک ماچەکەم بەڵام زۆر بە گوێی دڵ گوێ لەم ئامۆژگاریانە بگرن نهى رسول الله صلى الله عليه وسلم عن الأغلوطات نهى رسول الله صلى الله عليه وسلم عن عضل المسائل أغلوطات يعني چی؟ پرسیارەکەی خۆت ئامادە کردووە چی بە کون و قوژبنی کتێبێکی فەقیهەتی سەختە بابەتێکە دۆزیوەتەوە فەقیهەکانی دیکە ئاگایان لێ نییە لەوە چێ مامۆستاکەیشی بیری چوو بێتەوە ئەڕۆی پرسیاری لێەکەی لەبەرەوەی ئیحراجێکەی بیسەلمێنی کە ئەو شارەزانیە یاخۆ ئەتەوێ بیسەلمێنی کە تۆ شارەزاتری لە مامۆساکە یاخۆ لە فەقیهەکانی دیکە پرسیاری لێەکەی لەبەرەوەی تووشی هەڵەیکەی نهى رسول الله صلى الله عليه وسلم عن الأغلوطات إمام حسن بصري أفرمي شرار الناس يبحثون عن شرار المسائل أفرمي خرابترين مروف أقري بدوي خرابترين بابتا يعني چی خرابترين يعني سخترين بابت لبروي خوي هالكيشي برانبري بي إحراج بكا جاري وايه پرسیارێک ئەکەی لە بەرامبەر لەبەرەوەی تووشی بکەی ملی بشکێ لەبەرەوەی دادگایی بکرێ قسێ بکە بەرپرسەکان پێی تووڕەبن لەبەرەوەی کۆمەڵگە جنێوی باتێ نەکەی ئامان کاتێ پرسیارەکەی گوێ لە ئامۆژگاریەکەی ئیمامی عەلی بگرە کە فەرمووی سەل متەفەقیها لا تەسەل متەعەنیتە نەکەی ئامان سەد ئامان نەکەی خۆت مەشغوڵکەی بەو بابەتانەوە بۆیە یەکێک لە زانەکان ئەفەرمێ ئەفەرمێ کاتێ پەروەردگار بێوێ عقوبەتی طالب العلم بدا محرومی بکا لە علم تووشی چیەکە؟ تووشی ئوغلوطاتیەکە تووشی ئەو بابەتانەیەکە خۆی مەشغوڵەکە بە کۆنە قەیدێکە بە کۆنە کتێبێکە بە کتێبێک خەڵکی دیکە نەیان بینیوە بەڵکو بابەتێ بدۆزێتەوە ئەو کاتە شانازی بکە ئەو ئەیزانێ بەڵام خەڵکی دیکەی نایزانێ باشە گیانەکەم وغابت عنك أشياء ظهر لك شيء وغابت عنك أشياء هەر یەکێک لە ئێمە ئەوەی نایزانێ زۆرتر لەوەی کە ئەیزانێ ئەوەی کە ئەیزانین زۆر کەمە نەکێمە تەسەورەکەن زانستی گشت مرۆڤێک هەر مرۆڤ نا زانستی گشت فریشتەکانی خوا هەر ئەوان نا زانستی گشت بوونە وەری خودا
كميكي كما پروردگار فرميتي وما أوتيتم من العلم إلا قليلا. القليل يعني كم؟ بلام كاتي ألف لامكي لي أسني توا أبيت قليل بك بكردي أبيت التنكير للتقليل. التنكير لعلم بلاغة خلندوتانا، التنكير للتقليل يعني كاتي أي كي بنكرة لبرشي لبرو كم يبكيتوا خوي كما توش ألف لامكي لي أسني تو كم يكيتوا كواتا وما أوتيتم من العلم إلا قليلا ما بسي أوانية تنها كم يكتان بيبخشراوة نا تنها كم يكي كم تان بيبخشراوة أوتيتم هموتا تنها كسينا دواننا هرچی بونا وري خوايا أو علمي كيزانن زوزور كم دو أموش قالي أوي شوية ئاگاتان لێبێ خۆشەویستان شتێکی لە ناو فەقییانە باوە پێوترێ میوەی فەقییان فاكهة العلماء وطلاب العلوم الشرعية بوايلاتو أو فاكهة میوە چییە؟ غەیبەت کردن بۆتە میوە بووە شەوچەرەی بەشێک لە فەقییان بەداخەوە بەشێک لە مامۆسایان بەشێک لە بانخوازان نەکەی خۆ سەرقاڵی غەیبەت بکەیت. غەیبەت چەند جۆرێکمانەیە. غەیبەت یەکمانەیە ئاشکرا هەیە یەکسەر باسی فەڵانە کەسەکە ملیەشکێنێ غەیبەت یەکە. غەیبەت بوهتان نییە. ذیکڕک ئەخاکە بیما یەکڕە ئەوەی بەرامبەر پێی خۆش بێ با حەق بێ ئینجا پێوترێ غەیبەت. ئەگەر درۆ بوو ئەوە غەیبەت نییە ئەوە بوهتانە لە غەیبەت گەورەترە. لە غەیبەت گەورەترە. ئەو بەشێکیان بەشێکی دیکەیان نا ڕاستەوخۆ غەیبەت ناکە بەڵام بابەتێکە کاتەوە لە مێشکی خۆیان مەبەسیەتی ئەو بابەتە بەرامبەر بڕوا غەیبەت یەکێک بکاتێدا. ئەزانی کۆمەڵە مامۆسایەک کۆبوونەوە ئەزانی باسی چیانە کرد ئەو ئیتر نییە ئەی کاتەوە دەرگاکەیە کاتەوە کە دەرگا ئەکاتەوە بەشدار لە غەیبەتەکە. شێوازێکی دیکەی غەیبەت ئەویشەڵێ بەڕاستی زۆر پێم ناخۆش بوو فڵانە فەقێ ئەڵێن شێکی وای کردو ئیتر نازان ڕاستەیان نا عەلە ئەساس دیفاعی لێەکە کە ئەڵێ پێم ناخۆش بوو باسیەکە ئەوەش وەکو غەیبەتی یەکەم وایە. باشە ئیمامی غەزالی دەستمان ڕاکێشێ بۆ جۆرێکی زۆر سەخت لە غەیبەتە کە فەرمێ زۆربەی خەڵک بیری لێ ناکەنەوە ئەویش الغەیبە القەلبیە. سبحان الله بەدڵ غەیبەتی خەڵک بکەین. یا ڕەب غەیبەتکردنی دڵیش حرامە؟ بەڵێ غەیبەتکردنی دڵ ئەزانیانی چی؟ لە پێناسی قورئانە ئەزان پێڵێن چی؟ پێ فەرمێ چی؟ سوء الظن. زانانە فەرمون كما حرم الله سوء القول والفعل حرم الله سوء الظن. باشا با بیری لێکەیتەوە فڵانە کەس غەیبەت یانی غەیبەتەکەی بەدڵ غەیبەتە بۆ نووسری ئامان سەد ئامان ئەبێ خۆمان دوورخەینەوە. بۆی تەسەوورەکەن پەروەردگار کاتێک گومانی خراپ باسەکە گومانی خراپ ئەکاتە تۆوێک. بەرووبوومی ئەم تۆوە چییە؟ یەکەم بەرووبوومی چییە؟ سیخوڕیە گەڕان بە دوای عەیب و عاری بەرامبەریایەتی. ئەوەش بەرهەمێکی دیکە بەرەمێنێ ئەویش غەیبەتەکەیە. کا فەرمێ چی؟ اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم. کە گومانی خراپت برد ئەو کاتە وا لێکا بگەڕێ بە دووی هەواڵیا بزانە ئەو گومانەی تۆ ڕاستە یان ڕاست نییە ئەو کاتە تەجەسسەکەی. بۆی پەروەردگارە فەرمێ چی؟ ولا تجسسوا. سیخوڕی مەکە گومانی خراپە بر یەکسەر تەوبە بکە. إذا ظننت فلا تحقق. گومانی خراپە بر یەکسەر مەڕۆ بە دوایە سیخوڕی لەسەر بەرامبەر مەکە بزانی گومانەکەت ڕاستە یان نا. ولا تجسسوا. کە سیخوڕیشی کرد ئەو کاتە ئەکرێ وا دەرچێ ئەو کاتە بەرهەمە تاڵەکەی دیکە چییە؟ ولا يغتب بعضكم بعضا. يا رب هەر ئێستا یا رب العالمین
بەژمارەیەکی بێحەد فریشتەی ڕەحمەت بنێریتە خوارەوە بۆ سەر دڵەکانمان. يا ربي أنزل علينا سكينة من عندك، اللهم أنزل علينا من رحماتك، أنزل علينا من إحساناتك، اللهم أنزل علينا من إكرامك، اللهم قونا بقوتك، اللهم علمنا بعلمك، اللهم فقهنا في أمور ديننا برحمتك يا أرحم الراحمين. آمين آمين، والحمد لله رب العالمين. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. محمد أشرف الأعراب والعجم، محمد خير من يمشي على قدمي. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. محمد خبيت بالنور طيناتهم، محمد لم يزل نورا من القدم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. أمن تذكر جيران بذي سلامي، مزجت دمعا جرى من مقلة بدمي. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. لولا الهوى لم تريق دمعا على طلالي، ولا أريقت لذكر الباني والعالم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. فكيف تنكر حبا بعدما شاهدا به عليك عدول الدمع والسقم. مولاي صل
وعثبتان واجد خطي عبرتي وضنا مثل البهادي على خديك والعانم مولاي صلي نعم سرى طيف من أهوى فأرقني والحب يعترض اللذات بالآلام مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير يا رب بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صلي وسلم دائما أبدا درست فرمو همو دنیا که هیچی نبود نوسی للوحا بزو هرچی دبی زور کن درون پر لازم زامکم گرانم دوای دردکم پیغمبر جانم ای دوای دردکم ولا مدینه ولا روزاك أي طه المينا أي دواي درداك ولا مدينة ولا روزاك أي طه المينا رسول فرموي أداي بلا الجام بوابي رحمي وراس ردان مان كباقي فرمو قشت خوشي قريان بیریان هاتوا ای پیغمبر جان که بانگی فرمو گشت خلچی گریان بیریان هاتوا پیغمبر جان درون پر لازم زامکم گرانم دوای
درداکم پێغەمبەر جانم ئەی داوای دەرداکەم وەلا مەدینە وەلا ڕەوزەکە ئەی تاها لەمینە حەوشای مەدینە دایم پڕنورە چونکە پێغەمبەر لەوێ حوزورە چێتە قەداگرێ لە دەردی دووری مەگەر خوددا خۆی بدا سەبووری چێتە قەداگرێ لە دەردی دووری مەگەر خوددا خۆی بدا سەبووری دەروون پڕ لە زەمەکەم گرانە دەوای دەرداکەم پێغەمبەر جانم ئەی داوای دەرداکەم وەلا مەدینە وەلا ڕەوزەکە ئەی تاها لەمینە یا رسول الله سردار و عزیز چۆن لە دڵێم دێ بڵێم خوا حافیز وەی لەو خۆشیە وەی لەنەو ڕەحمەت لبين مالك ومن باري حزران أي لو خشية ويلانا ورحمن لبيني مالك ومن باري حزران درون پر زەمەکەم گرانە دەوای دەرداکەم پێغەمبەر جانم ئەی داوای دەرداکەم وا لە مەدینە وعلى روزاكي طه الأمينا اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم